سەرژمێری گشتی لە عێراقدا لە نێوان ساڵانی 1927 بۆ 1997 هەشت جار کراوە کە 7 جاریان واتە تا ساڵی 1970 لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان کراوە. بەڵام لە ساڵی 1997دا کە دوایین سەرژمێریە گشتی نەبووە و تەنیا لە 15 پارێزگاکەی عێراقدا کراوە. سەرژمێری یەکەم لە ساڵی 1927دا لە سەردەمی حکوومەتی پاشایەتی عێراقدا فەرمانگەی ڕەگەزنامەی گشتی سەر بە وەزارەتی ناوخۆ جێبەجێ کردووە. بەپێی ئەو سەرژمێریە ژمارەی دانیشتوانی عێراق 2,968,054 کەس بووە. سەرژمێری دووەم لە ساڵی 1934دا کراوە، 3 ساڵ پێش وادەی دیاریکراو بووە. ئامانجەکەشی بۆ دەستکەوتنی ژمارەی دروستی دانیشتوان بووە بۆ پرۆسەیەکی هەڵبژاردن لەو کاتەدا. لەسەر ئەو بنەمایش ڕەگەزنامە بەخشراوەتە هاوڵاتیان. بەپێی ئەو سەرژمێریە ژمارەی دانیشتوانی عێراق 3,213,174 کەس بووە. سێەم سەرژمێری گشتی لە 19 تشرینی یەکەمی ساڵی 1947دا کراوە. هەموو شار و ناوچەکانی گرتووەتەوە. بەپێی ئەم سەرژمێریە دانیشتوانی عێراق 4,816,185 کەس بووە. چوارەم سەرژمێریش لە ساڵی 1950دا بووە. بە ورترین و سەرکەوتووترین پرۆسەی سەرژمێری ئەژمار دەکرێت کە بەپێی پرۆسەکە ژمارەی دانیشتوانی عێراق 6,536,109 کەس بووە. لە ساڵی 1965دا پرۆسەی پێنجەم کراوە کە بەپێی ئەو سەرژمێریە ژمارەی دانیشتوانی عێراق گەیشتووەتە 8,261,527 کەس. شەشەم پرۆسەی سەرژمێریش لە ساڵی 1970دا کراوە کە یەکەم سەرژمێریە دەستگای ئاماری عێراق کردوێتی. بەپێی سەرژمێریەکە ژمارەی دانیشتوان گەیشتووەتە 12,497 کەس. حوتەم سەرژمێریش لە ساڵی 1970دا کراوە و بەهۆی جەنگی نێوان عێراق ئێران نەتوانراوە لە ناوچەکانی سنووری نێوان هەردوو وڵاتدا سەرژمێری بکرێت. ژمارەی دانیشتوانی عێراق لەم سەرژمێریەدا 16,335,199 کەس بووە. لە ساڵی 1990دا لە 15 پارێزگای عێراقدا کراوە و ژمارەی دانیشتوانی ئەو 15 پارێزگایە 19,184,543 کەس بووە.